ئەگەر بە هەر بیانوێک لە سعودیە ماونەتەوە ڕۆیشتون بۆ عەمرەکردن و عەمرەکەتان کردووە مەردی خوابن بگەڕێنەوە، هەرچەندە ئەمڕۆ ئاخر موعید بوو کە سعودیە دیاری کرد بوو هەر کەسێک کە بە ڤیزای عومرە یاخود لە ڕێگەی کۆمپانیایەکەوە چووە بۆ سعودیە دەبێت بگەڕێتەوە لەبەرەوە وەرزی حەجی ئەم ساڵ دەست پێ دەکاتە گینا غەرامەیەکی زۆر دەکرێن. ئەمڕۆ من قسەم لەگەڵ وتەبێژی حەج و عومرەی هەرێمی کوردستان کرد، ئەووتی ئەو کەسانی کە لە ڕێگای ڤیزە و بە تایبەت ڕۆیشتن بۆ عومرەکردن ئەگەر بمێننەوە و تاوەکو بەیانی ئەوە 20,000 ریال واتە زیاتر لە 50 وەرەقە غەرامە دەکرێت لەلایەن سعودیەوە. ئەو کەسانشی لە ڕێگەی کۆمپانیەکانەوە ڕۆیشتون و دەمێننەوە و دایانەوەی خۆیان بشارنەوە تاوەکو حەج دەکەن ئەگەر بگیرێن ئەوە نزیکەی 2 دەفتەر و 6 وەرەقە لەلایەن حکوومەتی سعودیەوە غەرامە دەکرێن و هەر کەسێکیش هاوکاری ئەو کەسانە بکات و ڕێگەیان پێ بشاندا بۆی بمێننەوە ئەو کەسە جگە لە غەرامەکە بۆ ماوەی 10 ساڵیش چوونە سعودی لێ قەدەغە دەکرێت. بۆیە پێم وانییە کاتێکی واما بێگەر بگەڕێنەوە، بەڵام ئەو کەسانی کە خۆیان حەشارداوەیان دەیانەوێت بمێننەوە و لە ڕێگای ئەو ڤیزەیەوە یا لە ڕێگای عەمرەکردنێکەوە حەج بکەن ئەوە بەخوا غەرامەیەکی زۆری لەسەرە و لەسەرتان دەکەوێت ئەگەر بێت و بگیرێن. بۆیە دەرفەت ماوە بگەڕێنەوە. ئەمڕۆ آخر کەس ئەوەی کە حەج و عومرەی هەرێمی کوردستان وتی زانیاریمانە بۆ لەسەری آخر کەسە و گەنجە بوو کە لە هەولێرەوە بەپێ ڕۆیشتە سعودیە لەوێ عومرەی خۆی کرد و ئەمڕۆ گەڕاوەتەوە هەرێمی کوردستان.